کاردانەوەی نێودەوڵەتی دەربارەی هێرشە موشەچیەکەی سەرهەولێر هەر بەردەوامە و ئەمریکا و هاوپەیمانان جەخت لەسەر سزادانی ئەو گروپە دەکەنەوە کە هێرشەکەیان ئەنجام داوە. لەم بارەیەوە واین مارۆتۆ گوتەبێژی هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش بە کوردستان 24 ڕاگەیاند هاوپەیمانی نێودەوڵەتی مافی بەرگریکردن لە خۆی هەیە و گوتیشی پاڵپشتی لێکۆڵینەوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەبارەی هێرشە موشەچیەکە دەکەین. وتەبێژەکەی هاوپەیمانان ڕاشیگەیان بۆشایی ئەمنی لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم هەیە و ئامانجی سەرەکی هاوپەیمانان نزیککردنەوەی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقە. The coalition has the right to self-defense and we will defend ourselves. هاوپەیمانی نێودەوڵەتی مافی بەرگریکردنی لە خۆی هەیە و بەرگریش لە خۆمان دەکەین. هاوپەیمانی نێودەوڵەتی لە لێکۆڵینەوەکان پاڵپشتی لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکات بۆ ئەوەی بزانین چی ئەم هێرشی کردوتە سەر خەڵکی کوردستان. یەکێک لە ئامانجە سەرچیەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی لە یەک نزیککردنەوەی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق و بۆشاییەکان لە ناوچە کێشەلەسەرەکان پڕ بکەنەوە. ئێمە پاڵپشتی لە سەنتەرەکانی هەماهەنگی نێوانیان دەکەین کە ئێستا چوالیان کار دەکەن بەیەکەوە لەگەڵ هەردوو حکوومەتەکە کار دەکەین بۆ ئەوەی بەیەکەوە هەماهەنگی بکەین و بۆشاییەکان پڕ بکەینەوە و بۆ ئەوەی داعش ئەو گۆڕەپانی نمێنێت. لە لای خۆشیەوە ڕۆبێردالان بەرپرسی پەیوەندیەکانی یەکەیەکی هاوپەیمانان دووپاتی کردەوە لە ڕوبەڕووبوونەوەی داعش بەردەوام دەبن و ئەو لایەنەش دەدۆزنەوە کە هێرشەکەی ئەنجامداوە. ئێمە لە ڕوبەڕووبوونەوەی داعش بەردەوام دەبین و ئەو لایەنەش دەدۆزینەوە کە هێرشەکەی کردووە. کاری ئێمە سەرکەوتنە بەسەر داعش هەروەها لە پاڵپشتیکردنی هاوبەشەکانمان بەردەوام دەبین بۆ ئەوەی سەقامگیری بۆ ناوچەکە بگەڕێنینەوە. ئێستا پەیوەندێکی زۆر باشمان لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان هەیە. دەمانەوێت هەرچی لە تواناماندا بێت هاوکاری حکوومەتی هەرێم بکەین بۆ ئەوەی ئاشتی و سەقامگیری لە ناوچەکە هەبێت. هێرشەکەی سەربنکەی هێزەکانی هاوپەیمانان لاولێر جیا لە زیانی گیانی زیانی مادی زۆری لێکەوتەوە بۆیە نەتەوەی گرتوەکان و یەکێتی ئەوروپا و زۆربەی وڵاتانی جیهان سەرکۆنەی هێرشەکەیان کرد. بە گوێرەی ئەو زانیاریانەی گوتەبێژی هاوپەیمانان پێشتر ئاشکرای کردووە لە هێرشەکەی 15 مانگە 14 موشەکی 107 ملیم ئاراستەی هێزەکانی هاوپەیمانان کراون و تەنیا 3 موشەکیان ئامانجیان پێکاوە. لە ئەنجامدا بەڵێندەرێک کوژراوە و 8 دیکەش بریندار بوون کە سەربازێکی ئەمریکی و 3 هاوڵاتی مەدەنی بوون.